خوار تێدە و پەلەگان بوونە ماوای مەلەگان چنارەکان هێزگرن ئاوارەکان لێزگرن بنارەکان دەرەو بوون قڕواخەکان وەرەو بوون تووقنن کێنی و ئاوەکان چەند داگرن لاوەکان چەندێک داگرن لاوەکان وەناو خودای گەورە و مێهرەبان تەماشاکەری ئەزیز تێمە و جارێک تر وەگەردە بەرنامەی باخچەی شعر کە گشت ڕۆژی تێمە خزمەت وێ لە ئەزی و چی مناوی باخچە یە گوڵی هەڕۆژنی من و گوڵە بوو خۆش وەکو وەتیایە گشت گوڵی بوو خۆی دیریدن ئیمەی شاعرەیمان گشت شاعری بوو خۆی دیرید و وەزن خۆی دیرید و قسێ خۆی دیری شاعرم شەومان شاعریگە لە شارە جوانەکەی گەیڵان شاعریگە پڕهەست و گەورە شاعرمان پەرویز شێرخان بەنەفشی کە لە ساڵە 1946 هاتەسە دنیا لە شاری گەیڵان غەرب داڵگی کەڵهڕ و باوگی لە ئێڵە خزڵ لە 6 ساڵان کە وەکو باقی مناڵەکانی شەسە مەدرسە پەرویز بەنەفشی لەو شاری شەسە مەدرسە و چەسە مەدرسە وەک باقی مناڵەکان کە قووەتی من باوگی فرە مقایەتی کوڕەبی و احتمام داسە پێ هەر لە مناڵیە و کە زانستەی مناڵە وەک باقی مناڵەکان نییە لە ناحیێ فکرە و هوشە و شی هەر لە مناڵیە و یەک بەهرێ شعرێک داشتەیە ابتدایە و متەوەسڵە و ئەعدادیە کە ئیشینەوە زوانە خۆمان و کەیسە ناوی تێری من لە شارە گێڵان تەواو کردەیە دوایەوە چێ سەرای مەحەد معلمین لە ئیسلاماباد ئەوسا کەوت نەبێ شعبات لە شعبات ئەوەی شە تەواو کردەیە جارتر هاتێسەوە ڕێ شارە گەیڵان تا لێ شارە خزمەتە ملەت بکێدن و لە مەدرسەی ئێ شارە کار خۆی بووێدە سەر ئەوشی فرە شعر نووسانەیە ئاغای بەنەفشی وەلی هەڕێ خۆی حەز نەکردەیە یەکێ تر بینی دێ یاگەر بژنەفی دێ چونکە حەسا خۆی وە شاعر نەکردیدن وەکووەتی منیمە خۆی هە لە مناڵی ئەو مۆهبە داشتەیە وەلی خۆی لێ خۆیە و کەس پاڵپشتی نەوێ لە گوێ باوگی تا ئەو بەهرە و ئەو شعرە نیشان ئاڵە بێدن دەهان شعر نووسانەیە وە تەنیا لەبان قاقەز و ئەڕای خۆی وشی ڕۆژی لە شارە گەیڵان فستیڤاڵی کردنە کە گەورە شارەی لە کورزوان ئەو ناوە هاتنەسە ئەو فستیڤاڵە لە بێنان بیە زانستە پەرویز شعر نووسید و شعر نووسانەیە داواتی کردەوە تێ بەو تنی شعرێ بخۆن وەختی پەرویز چوو دەبانە ستێج یابان بنەسە شعری خوێنیدن دونی عاڵەم گشتی چاپلا ڕای کوتن و شعری وە دڵیان بیە یەیش وشی ئەڕانە مە ئەوەگە نووسامەسێ لێ خاسترە کە خۆنسمێ ئەڕێچە ئەڕێ عاڵەم دیاری نەکەم و بکەفی دەودەیش تا عاڵەم گشتی فەیزەلی بێدن واقعان لەوڕە دەست کردە پێ پەرویز بەنەفشی و قەیرێ شعر ئەڕێ لە وەردەم عاڵەم خۆنست ئەڕێ عاڵەم نووسان عاڵەم گشتی پاڵپشتی بین و دڵان وە و شعرە خۆش بی یەکەمین کتاو کە پەرویز بەنەفشی چاپێ کرد ناو تروسکە بوو دومین کتاب مەسڵەتەی لە کورزوان سێمین کتاب شەنەی شەماڵ ئەو کتابە شەنەی شەماڵە شوێن خۆی گرت لە بێنە ملەت و وەدڵە گشت بوو ئەڕێ ئەوە چوارمین کتاب چاپ کرد و ئەشراف دکتۆر جەلیل ئاهەنگەر نەژاد و پەرویز بەنەفشی یەکی لە گەورای لە ئێڵە خەزەڵ منیش خۆشبەخت بوویم ڕۆژی لە ڕۆژان کەوە لە شاعرە دانیشتم لە شارە کرماشان
واقعا فەیزەلی بێت و لە قسەی لێ قەت عاجز ناویدن ئەوەنە قسە ڕاد بکێدن کێمە لە شوێنی ناوبڕە تەماشاکەری عەزیز تەواو باسەکەمان کێمن وەگەر شاعرمانە پەروێز بەنەفشی چاوەڕێمان بوون. تەماشاکەری عەزیز جارتر هاتیمەوە گەردانە تا کوتایی باسەکەمان تەواوی بکەیمن ئەمڕۆ شاعرە مڕۆمان پەروێز بەنەفشی وەکووەتی من کە خۆشبەختیم وەگەر ئەی شاعرە دانیشتم ڕۆژی بردیمەوە سەر لە شارە کرماشان ئەی شاعرە هەم ڕاوچیە هەم میژونویسە هەرچی لای بنیشیدن ئەو باسەی خۆشخۆشە ڕادکێدن واقعان دڵنیێنێت لە لای هەڵسیدن یەکی لە شارە فرە جوانەکانی مەیلە مۆجی ئەڕای گشت جوانەیمان وەتەسێ ئەڕای گشت کوڕوجەتی وەتەسێ کە باویان ڕەسیدە سن و پیر بوودن واقع دڵ ئەو باوگەوەتەیە ئاغای بەنەفشی ئیسا ڕائیوێل عەزیز خۆنمە ئمیدەوارم لە لێ دەرس وەرگرین و فەیزی شەلی بووین وشی مەیلە مۆجی دەسم بگەر مەیلە مۆجی من باوگە پیرە بێ نزم دڵخۆشی دڵم تنی مەخەنوە پیم ئەگەر کزم زۆرە دەسم تەوانە پام پرچی سیەم لە ڕێ تدام ئەگەر سفی بووە سەرم ئەگەر شەی شڕ هاوەرم ئەگەر بنیشی یەیجیم هاودەمە نەسڵە نییم منیش لە ڕووزگارە خۆم جوورە شەمامەی گوڵوەدەم بێخەوەریم لە خێڵە خەم خاس و عەزیز و محتەرەم هەرچی داشتم لە ڕێ تدام یەسەنە من چشتی ئەڕام نازم ڕەواجە کول کەسی قسیە یەکی وەتان بەسی بتوونە پام زۆرە دەسم خزە خز و هەسە هەسم ئەڕای تبی لە ڕێ تدام یەسەنە من چشتی ئەڕام لەورە بنیشە پاخسی پیرە پەشی و ناخۆشم ڕەنگە ڕوویم زەردە ئەگەر زەخمە زەمانە هالەشم وەڕیخە ڕێزی بووگە خاک لە نازکی شیشەی دڵم هەنەر نییە تم مەشکنێ زەمانە خۆی کەی باتڵم گوناو مەکافاتم مەکیش ڕوڵ ئەگەر پیری گەنە دەسم بگەر نازم بکیش نەیشیە پیرە و دەرمەنە خوردم خەوم زۆرم دەوم ڕەنگی ڕەنگم سومای چەوم هەرچی کەبی لە ڕێ تدام یەسەنە من چشتی ئەڕام ئەمڕۆ تبووە تەکیەگام دڵم تەنگە بخەن ئەڕام دڵم تەنگە بخەن ئەڕام ئەوشە شعر مەیلە مۆجی کە ئاغای بەنەفشی ئەڕای جوانەی وەتێسێ کە مەقەیەت باوگ و باپیرەی لام بوون ئمیدەوارم یە دەرسێکە لێ وەربگریم و خاسی بکەیمن و بیلیمەجیوە و شعور و ئەو پیرەی لە بکەیمن تەماشاکەرەی عەزیز وەی جوورە وەگەردە وشەی لە جوان پەرویز بەنەفشیە ڕەسیم لە کوتایی بەرنامەکەمان ئمیدەوارم و دڵ ئیوەی لە عەزیز بوودن ئەڕێ حەڵقەی ترک بنیشن و خۆشحاڵ